دەمەوێت بێمە سەر ئەو پرسیارە دەبینین زۆر جار کاتێک خانەوادەیەکی کورد سەردانی دەرەوەی وڵات دەکات سەردانی هەندەران دەکات بەهۆی ئەو جیاوازی لە ڕووی ئاین و کولتور و زۆر بابەتی دیکە ڕەنگ بێ زۆر جار خێزانی کورد لێک دەترازێ دەکرێت هۆکارەکەی بزانم بەهۆی ئەوەی هەندێکیان ئەچنا دەرەوانە بەڵێ ئەوە من بخۆم بەسرم هات ینی بۆ نمونە من کە بەو شێوە ڕۆیشتم ماوەیەک لە سووریا مامەوە دوایی لە سووریا بەرەو پۆلۆنیا ڕۆیشتم لە پۆلۆنیا قاچاقچیۆمانە گرتیانم چەند شەوێک داوای پارەیان لێکردم جە و پارێم پێ نەبوو و ئیتر لەو کاتەوە کە من لە ئێرانەوە بەرەو سووریا ڕۆیشتم و چوومە پۆلۆنیا و بەڕێکەوت چوومە دانیمارک ساڵی هەشتا ئیتر دابڕام لە خێزانی خۆم دابڕام لە خێزانی خۆم تا 5 ساڵ هیچ ئەوان خەبەرێکیان لە من نەبوو منیش بە هەمان شێوە و دایکم ئەوەنە گریا بوو کە ئیتر هاتمەوە لە 2000 هاتمەوە سەیرەکەم چاوی ئەوە بوو باشە کاگڕێبوار هیچ مەسەلەن ئەوە چ پەیوەندیکردن نەبوو کە ئەوها 5 ساڵ هیچ نەبوو ئەو کاتە نەخێر بۆ ئێمە نەبوو چونکە ئەگەر هەوڵت دابایە یا بۆ سەفەر بکەیتەوە کە ئێمە بۆمان نەبوو بە ئاسانی ڕاستە و خۆ سەفەر بکەین نەبوو بچیە وڵاتێکی تر و ئەنجا فاکس هەبوو ئەویش تازە داهات بوو تەلەفۆنیش هەبوو بەڵام زۆر بە زەحمەت مەسەلەن ئەوانەی ئێرە ئەهاتنە زاخۆ تەلەفۆنیانە کرد یاخود من لەگەڵ نەسرینی خوشکمان لە شاری بانە لە بەشی ڕۆژهەڵاتی کوردستان لەوێ جاروبار تەلەفۆنمە هەبوو لە بینە بە زۆر بەکەمی جارێ 3 ساڵی یەکەم هیچ شتێک هەر نەبوو لە بینە بەڕاستی ئەو ساڵانە ساڵانێکی بۆ من بە دیوێکدا کە خۆم تیا دروست دەکرد و زمان فێرە بووم و دنیایەکی ترمەناسی خۆش بوو بەو دیوەی ترا کە دروفەکە لێرە ناخۆشترە بوو تۆ باران هەبوو ماڵی ئێمە بە ناچاری چوو بوو نە شاری بانە دابنیشن بانە تۆ باران کرا خەڵقێکی زۆر شەهید بوو ناخۆش بوو و یەکێ لەو شتە ناخۆشانەی قەت لە بیرم ناچێ باوکم بەو هەموو شکۆی خۆیەوە کە وەک باوچەکەیەتی لە هەموو خێزانێکە تەلەفۆنێکی بۆ کردم جارێک هەر ئەوەندەم گوێ لێ بووتی ڕێبووە ئەگەر ئەتوانی یارمەتیەکم بۆ بنێرەوە زەمان باش نییە منیش زۆر بێعەقڵانە بێوە بیر لە معنای قسەکەی خۆم کەمەوەکتم من تەلەبم هیچ پارەیەکم بەدەستەوە نییە و ئیتر من باوکی خۆم نەبینیەوە بەس ئەوینە هەرما لە دڵما ئەو ساتە وەختە گەمژەیی ئینسان کە نازانی ئەڵێ چی بەس قسەکەت زۆر ناخۆشەکەوێتەوە ینی باوک قەت داوا لە هیچ کەسێکی مناڵانی خۆی ناکە یارمەتیم بن ئاخر کاگڕێ بە ڕەنگ بێ و کاتەژە چتەمەنێکی زۆر گەورەت نەبوو بێ کە بەو شێوەی ئێستا بیر بکەیتەوە من لەوێ بوو بە 18 ساڵ ینی ئەو کاتە تو زۆر منداڵ بووی بەڵێ بەزی تر لە هینمان ناچێ زۆر جار کە ئەچمە بازار یا مەسەلەن لە دەوری قەڵا پیاسەیەکەکەم یا ئەچمەوە بۆ سلێمانی هەستەکەم باوکم ببینەوە ئەوە بۆ لەحزەیە کەسەکەم تۆ بڵێ لە ناو خەڵقەیە باوکم نەبینەوە ئەنی ئەم قسەیە بۆ یەکەم هیوادارم کەس ینی وەڵامی ئاوا گەمژانەی باوک و دایکی خۆی نایەتەوە ئەمن هەموو جارێ دەڵێم خوشکە برایە هاوسەرە ئەوانە هەمووی دووبارە دەفتەوە هەمووی 3-4 خوشک و برای هەیە بەس ئەگەر داک و بابا یەکە کە مرد ئیشاڵڵە تەمەنی هەموو داک و بابەکی درێژ بیتن دووبارە بوونەوەیان نیە و جە باش بنیان خراپن گرنگەوەیە ویژدانت ئاسوودەبی بەرامبەریان وای زەڕاستە جا ئەوە هۆکاری ئاوارەبوونی ئێمە بوو لە هەرێمی کوردستانەوە بەرەو دێهاتی ڕۆژهەڵاتی کوردستان و لەوێەوە بۆ تاران و لەوێ بۆ سووریا و وارشۆ لە پۆلۆنیا و ئەنجا دوجار دانیمان